گفتوگۆ دەکەین لەبارەی ڕێکارەکان هەوڵەکان چین بۆ چارەسەرکردنی کێشەی کەماوی لە چەمچەماڵ و دەوروبەری ئەو ڕێکارانە چین گیراونەتە بەر ئەو هەوڵانی حکوومەت چین و چارەسەر چییە؟ خۆیان دەڵێن چارەسەر ڕاکێشان یاوی گۆبتەپەیە بۆ چەمچەماڵ، بەڵام ئەم پرۆژەیە بەکوێ گەشتووە و ئێستا لە قۆناغی کوێدایە؟ ئایا کار دەکرێت لەم پرۆژەیەدا یاخودنە؟ هەموو پرس و باس و بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک حاکم ڕەمەک ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ. بەسپاسەوە لە چەمچەماڵ و ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک حاکم سڵاو لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێ کێشەی ئاوی چەمچەماڵ ئێستا ینی هاوڵاتیان بە چەند ڕۆژ ئاوی خواردنەوەیان پێدەگا بووی دواتر قسە لەسەر چارەسەرەکان و قۆناغەکانی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ بکەین. بە ناوی خوای گەورە و میهرەبان، زۆر بەڕێز کاگڕانکۆ، ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆ جەنابت و بۆ سەرجەم بیسەر و بینەری کورسات شاشە ڕەنجینەکەی هەمووان. زۆر سپاس بۆی کە بابەتێک باز دەکەین کە هەمیشە و ڕۆژانە لە سۆشیال میدیا و لە کەناڵەکان ڕاگەاندن قسە لەسەر کێشەی ئاوی خواردنەوە لە چەمچەماڵ دەکرێت. کێشەکە کێشەیەکی دوور و درێژە و بۆ خۆشت دەزانی لە ساڵی 47 و 48 شاکر فەتاح کە و کاتە قایمقامی ئەم شارە بۆ لە یادداشتەکانیدا باس لەوە دەکات کە لە چەمچەماڵ ئاو نەبوو بۆ خواردنەوە لەگەڵ کەسایەتی و پیاومەقولانی ئەو سەردەم بیریان لەوە کردوتەوە کە کارێزێک لە بناری مەقان لێ بدەن. ئەوە بۆ ئەو سەردەم کە ئاو لە ڕووی زەویەوە نزیک بوو، بەڵام بەداخەوە بەهۆی گوشتکە ساڵی کە لە جیهاندا پەرە دەسێنێت و بە تایبەتی لە عێراق و هەرێمی کوردستان و بە تایبەتتر لە چەمچەماڵ لەبەر ئەوەی کە ئەم کێشەیە بۆ بوونی هەیە دەمەوێت هاوڵاتیانی دەرەوەی چەمچەماڵ و بە تایبەتی ئەوانەی کە لە شاشە ڕەنجینەکەی کورساتەوە گوێبیسمانن لەوە تێبگەن هۆکارەکەی خراپی ئیدارە نییە یاخود لاوازی دام و دەستگاکانی سەر بە فەرمانگەکانی ئاو نییە، بەڵکو هۆکارەکەی ئەوەیە لەسەر زەوی ئاو نییە، ئاوی سەرزەوی نییە لە چەمچەماڵ و ئاوی ژێرزەویەکەشی شیای خواردنەوە نییە، پێکاتەکەی پێکاتە نەوتیەکانی زیاترە. بۆیە ئەمە هۆکارەکانی ئەوەیە کە هەم ئاوی سەرزەوینی و هەم ئاوی ژێرزەوی و ئێمە ئەو هەنگاوانەی ناومانن چین بۆ ئەوەی بەشێک لە گرفتەکە کەم بکەینەوە. یەکەم ئەو بیرانەی کە ئاوی کارەبای بەردەوامیان نەبوو، ئێمە توانیمان لە ڕێگەی بەڕێوەبەراتی کارەبا و بە پشتیوانی بەردەوامیەکانی نووسنگەی بەڕێزکوبا تاڵەبانی توانیمان زیاتر لە 15 بیر کارەبای بەردەوامیان بۆ ڕاکێشین. خۆت دەزانین کە کارەبای بەردەوامی هەبوو ئاوی بەردەوام دەردێنێت. ئەمە هەنگاوێک. هەنگاوی دووەم لە چەند ساڵی ڕابردوودا ئێمە 2 ملیۆن لیتر ئاومان دابین کردووە لە ڕێگەی یا وەزارەتی سامانە سروشتیەکان بوو بە پشتیوانی داناغاز یاخود لە ڕێگەی بەڕێز نووسنگەی کاقوباد و یا ئیدارەی گشتی و ساڵی ڕابردووش کۆمپانیای ئانزۆ کە ئەرچی ئەم ئاوای دابین کرد. ئەمە ڕێگایکی کە بوو کە 2 ملیۆن لیتر دابین بکرێت. ئەو 2 ملیۆن لیتر بۆ دوو گەڕەکی گەورە بوو، بۆ نمونە گەڕەکی ئاسوودە لە چەمچەماڵ زائیدەن گەڕەکی 48ەکان و لە ناحێ شۆڕشیش گەڕەکی چەرمۆسیتیمان هەیە. قفڵی ئەوانمان دەگرتەوە، ئاوی ئەوانمان دەدا بە گەڕەکانی کە بۆ ئەوەی کێشەکە کەمتر بێتەوە. خاڵەکی تر ئێمە گۆڕانکاریمان لە هەیکەلی ئیداری فەرمانگەکان کرد، بۆ نمونە بەشێک لە لێپرساوی فەرمانگەکان و لەگەڵ میراوەکان بەردەوام لە کوبنەوە داین. خاڵەکی تر ئەوەیە کە توانیمان شەبکاتی بەشێک لە گەڕەکان نۆژەنکەینەوە، چکە ئەوەش گرفت بوو، هەتا قفڵی گەڕەکە گرفت بوو بۆی کەم ئاوی بگاتە گەڕەکان. ئێمە بەردەوامین و جگە لەوەش لەسەر بودجەی بەڕێز کاقوباد توانیمان بەشێکی زۆر لە ئامێرەکانی فەرمانگەکانی تەچیە و شۆڕش و چەمچەماڵ چاککەینەوە بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی تانکەرەکانی ئەوانشەوە ئەو ماڵانی ئاویان پێناگا ئاویان بدەینێ. و ئێمە سێ ڕێگای تریشمان گرتوۆتە بەر ئەو ئاوەی کە لە هێڵی دووی دووکان سلێمانی بۆمان دێت کاگەڕانکۆ زۆر کەمترە لەوە پێداویستەکان، بەڵام بەردەوامین لە بۆ ئەوەی ئەو ئاوە زیادکەین. ناتوانێت زیاد بکرێت کاک حاکم بەر لێ بچیتە سەر و خاڵیتر ناتوانێت بەهۆی ئەو بڕە زیاد بکرێت. ئەگەر ئەو بڕێ هێڵی دووی دوکان بۆمان زیاد بکرێت بێشک
سوپاسیان دەکەین هاوکارمانن بەڵام لە ئاست خواست و ویستی و پێداویستی سنوورەکە نییە کاگە ڕانکۆ خەڵک هەروات زانن ناو چەمچەماڵە کێشەی ئای خواردنەوەی هەیە نەخێر قوربان تەچیە ناحێ تەچێ بە کاملی و شۆڕش ناحێ شۆڕش هەروەها چەمچەماڵێ ئەو سێ شوێنە زیاتر لە 200,000 نفوسە دەمەوێت لای جەناب دڕوون بێت ئێمە 24 کاتژمێر 6,000 متر سێجا ئاومان پێویستە بۆی بتوانین ڕۆژ ناڕۆژێک ئاو بدەین 6,000 متر سێجا ئێستا ئەو ئاوەی بۆمان دێت هەر هەمووی بەوەی کانی شەیتان بەهێڵی دوکان لەگەڵ بیرەکانی بانمەقان ناگاتە 30,000 متر سێجا ئەنی ئۆتۆماتیکی ئێمە نیوەمان پێدەگا بۆیە داواکە ئەو قسەی جەنابەت دەمەوێت پشتگیری ئەو قسەی جەنابەت بم بەڵێ سلێمانی دەتوانێت ئاومان زیاتر پێ بدات تەجروبەشمان هەیە هەر کاتێک ئەوان هاوکارمان بوونە ئێمە ڕۆژەکانی پێدانی ئاومان کەم کردوێتەوە. زۆر باشە کاک حاکم ئەوانەی کە باست کرد هەموو گرنگن بەڵام زیاتر وەکو چارەسەری کاتی ئەم کێشەیە دەبیندرێت وە زیاتر وا دەبیندرێت کامانە ینی هەرچەندە دەستان پێوە بێ هەرچەندام ڕێگانە باشتر بکەن ینی هەر چارەسەری کاتین هەر ناتوانێت چارەسەری یەکلاکەرەوە بێ بۆ کێشیاوی چەمچەماڵ و ناحەکانی دەوروبەریشی وەک خۆدا مەژەت پێ کرد کە تەنها چەمچەماڵ نییە ناحی تەکێشە ناحی شۆڕشیشە ینی چارەسەرە کۆتاییەکە کە باز دەکرێت ڕاکێشانی ئاوی گۆبتەپێ بۆ چەمچەماڵ ئەمە ینی چەند ساڵە باز دەکرێت بەکوێ گەشتووە ئێستا کە قسەی تێدا دەکەین بەکوێ گەشتووە ئەم پرۆژێ کاگ ڕانکۆ بۆ هەموو گرفتێکی ئیداری بەپێی تەجروبەی ئیداری خۆم دەبێ ئێمە دوو چارەسەردانین چارەسەیش چارەسەرێکی ڕێشەیی واتە هەمیشەیی و چارەسەرێکی کاتی تا دەگەیت چارەسەر ڕشەکە ئەوەی کە جەنابەت فعلەن وتت ئەمە چارەسەرە کاتیەکانە بۆ ئەوەی ئەم هاوینە خەڵک لە معاناتی کەمتری کێشەی ئاودا بێت بۆیە تا جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە کە بە بۆچوونی شارەزان و بە بۆچوونی ئێمە کە دەمێکە لە ئیدارە و لە خزمەت کۆمەڵانی خەڵکی سنووری چەمچەماڵین بە بۆچوونی هەموو لایەک ئەوە ڕوون بۆتەوە کە تاکە چارەسەر پرۆژەی جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپەیە واتە ئەو پرۆژەیە لە زەی دوکان هەڵبژیرێت لە گۆبتەپە و ئاغجلەر پاک بکرێتەوە و لێوە بە هێزی پەمپ بنێدرێت بۆ حەوزی ئاوی ئاغجلەر کە خۆشببختانە 1000 متر سێجا ئێستا تەواو بووە ئەوەم دەمەوێت باسی قۆناغەکانیش بکەم و خۆشببختانە ئەو حەوزە تەواو بووە کە 1000 متر سێجا لە خۆ دەگرێت حوزەکەی تەچیە کە 5,000 متر سێجا لە خۆ دەگرێت ئەویش وا لە تەواوبوونایە و کارەکانی زۆر باش دەڕوا و حوزەی 15,000 متر سێجاکەی گۆبتەپەش بەردی بناغی بۆ دانراوە و ئیشی تێدا کراوە و ئێستا کارەکانی تێدا بەردەوامن ئەم پرۆژەی ئاوی گۆبتەپە پرۆژەیەک نییە کاگە بۆی بینەران بزانن و خۆشەویستانم لە سنووری ئاغجلەر و تەچیە و شۆڕش و چەمچەماڵ بزانن پرۆژەیەک نیە هێندە ئاسان بێ 58 کیلۆمەتر دووری گۆبتەپە بۆ بانمەقانە 58 کیلۆمەتر هێندە ئاسان نییە ئەوجار پێویستی بە چەند مەحەتەیەک و بە حەوز و بە کۆمەڵک کارە کە لە ڕووی پاک و خاوێنی ئاوە کە چکە خۆت دەزانی ئەو ئەوەی لە زێ دێت پاک و خاوێن نییە ئۆکسسیژین نەکراوە و دەبێت لە لم بشۆرێتەوە دواتر ئۆکسسیژین بکرێتەوە ئەوە کۆمەڵک ڕێکارن بەڵام بینە سەر ئەوەی پرۆژەی ئاوی گۆبتەپە بەکوێ گەیشتووە جوابی ئەم پرسیارە بۆ جەنابەت و بۆ بینەرانی خۆشەویست ئەوەیە پرۆژەی ئاوی گۆبتەپە خۆشببختانە دەستی پێکرد لە 26/6 گرێبەستەکەی لەلایەن بەڕێز وەزیری شارەوانیەوە کرا لەگەڵ کۆمپانیا هابیکە دواتر بەڕێز کاقوبا تاڵەبانی لە 36 هات زەوی ڕادەست کرد و ئێمەی ڕاستپار کە لە خزمەت ئەو کۆمپانیا دابین و هەموو کارەکانی بۆ ئاسانکەین لەسەر ڕاستپاردەی بەڕێزیان ئێمە هیچ کێشەیەکی ئیداری فەنی یاسایی وە کارجێڕی وە کۆمەڵاتی وە ئەمنی وە کێشەی براجوتیارەکانمان نەهێش خۆشببختانە کۆمپانیا زۆر بە چالاکانە و دڵسۆزانە کارەکانی کرد تەنها گرفت ئەوە بوو کە کۆمپانیاکە هیچ سلفەیەکی وەرنەگرت ئەوە بوو لە یەکی 5 ڕایگرت ماوەی 20 ڕۆژێک خۆشببختانە بەرپرسانی سنوورەکە هەم لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران هەم سێ بەڕێزەکە بەڕێز وەزیری پلاندانان و شارەوانی و دارایی
و نووسنگەی بەڕێز قوبات تاڵەبانی هاتە سەرخەت کە توانیان سلفەیەک بۆ کۆمپانیەکە تەرخانکەن لە چەند ڕۆژی ڕابردوودا 4 ڕۆژ پێش ڕابردووە دەستی پێکردوتەوە ئێستا کۆمپانیەکە کارەکانی دەکات بۆیە ئەمە جێی دڵخۆشیە ئەگەر ئەو کۆمپانیا بەردەوام بێ لە کارەکانی و پرۆژەکە بەڕێکوپێکی بکرێت مژدەی ئەوە دەدەینە هاوڵاتیانی چەمچەماڵ شۆڕش تەچێ و ئاغزەدەر کە ئەم پرۆژەیە تاکە چارەسەری کێشەکەم ئاوێ لە قەزای چەمچەماڵ ئەو سلفەی کە بۆ کۆمپانیەکە دابین کراوە دوای هۆڵانەی ئەم یەک دو هەفتەی پێشوو ئەو سلفەیە پرۆژەکە تا کوێ دەگەێنێ ینی بای ئەوەیە کە پرۆژەکە بڵێ بە گڕۆتینەوە دەست پێ بکاتەوە یانەوەی قۆناغێکی تری پرۆژەکە دەبڕێ و بەڵام دیسانەوە هەمان بەزم کۆمپانیا سلفەی ترێ بێ بۆ دابین بکرێت بینی بڕەکە بای ئەوەیە من دەمەوێت تۆزێک بە درێژتر وەڵامی ئەم پرسیارەی بەڕێز دەمەوە بەڕێز لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و هەرسێ بەڕێز وەزیری پلان و وەزیری شارەوانی وەزیری دارایی متتەفیقن لەسەر ئەوەی کەمە پرۆژێکی استراتیژیە نابێت کێشەی بێتە ڕێگا و لەسەر ئەو بنەمایش بەڕێز کاقوبات هات لە 36 بە زەوی ڕادستی کۆمپانیا کرد و ئێمەی ڕاستپار هەموو کار ئاسانێکی بۆ بکرێت ئەمە ئەم ڕاستپاردەی ئەو کاریگەری هەبووە هەمیشە پشتیوانی نووسنگەی بەڕێزیان هەبووە بۆیە تەسەور دەکەم بە پێدانی ئەم سلفەیە کۆمپانیاکە گروتینێکی باشتر دەخاتە سەرکارەکەی و بەڵێنی تری پێدراوە کە مانگانە بەردەوام بۆتە بڕیار کە سلفەی بۆ دابین بکرێ سلفەکە کەمە لە ئاس پرۆژەکە نییە بەڵام کۆمپانیاکە دڵسۆزی و لە ژوورەی قامێت بەڵێنی بە ئێمەدا ئەگەر چەندی بدرێتێ ئەو دوو قاتی ئەمەیشکا بۆن منە 5 ملیاری بدرێتێ بای 10 ملیاریشکا 10 ملیاری بدرێتێ بای 20 ملیاریشکا 20 ملیاری بدرێتێ بای 40 ملیاریشکا ینی ئەمە دڵنیایی داوە بە ئێمە و هەر ئەوەش وای کرد ئەو سلفەی کە وەریگرت هەر ئەو ڕۆژەی وەریگرت هەر ئەم ڕۆژ دەستی بە کارەکانی کردەوە بۆی ئەمە جێگەی خۆشحاڵیە چونکە هەستێکی نیشتیمانی نەتەوەی لەلای ئەم خاوەن کۆمپانیا هەیە و تێدەگا چەمچەماڵ کێشەی ئاوی خواردنەوەی هەیە کێشەی ئاوی خواردنەوە خوای گەورە دەفەرمێ وجعلناکم من كل شيء من الماء كل شيء حي باش قوربان بۆیە ئاوەدانیان گوتووە ئاو لە هەر شوێنێک هەبێ کاک ڕانکۆ ئاوەدانیە هەمومان درک بەوە دەکەین چەمچەماڵ تاکە کێشەی شکر بۆخوا لە ڕوویتە جافەرمو یعنی ڕەنگە ئێستا بۆ نمونە هاوڵاتیەک لە چەمچەماڵ بڵێ کاک حاکمۆتە خوباسێکی ئەڵەی ئاوی ژێرزەوی شارەکە زۆر بە کەڵک نایە لەبەرەوەی ئەوەندە نەوتی زۆرە ئەوەندە کانزای زۆرە ئەوەندە سەرچاوی وزەی تری زۆرە یعنی پێویست دەکا ئەوم کێشەیە چەند ساڵە داوای دەکەن چەند ساڵە هاوار دەکەن چەند ساڵە خەڵک پێوە دەناڵێنێ ئەو کۆمپانیا گەورانەی کە لەوێ کار دەکەن ناتوانێت زەخر لەوان بکرێ یعنی ئەمە بکەنە دیارێک بۆ شارەکە کۆمپانیای زۆر گەورەی تێدایە لە بواری غاز لە بواری نەوت کار دەکەن لەوێ یعنی ئەمە بیکەن بە دیاری بۆ خەڵکی و شارە سامانەکەی ئەبن خۆبێ جێدەستی خۆیان جێبێڵن بۆ شارەکە زۆر دروستە کەموکوڕی لە ئیدارە نەبووە کەموکوڕی لە کۆمپانیاکان نەبووە خۆت دەزانی ساڵی 2013 پرۆژەیە هاتوتە ئەوەی کە تەنفیس بکرێت ئەو کاتە نسبەکی هاتە بواری جێبەجێکردن بەڵام شەڕی داعش بەسەر هات لە ساڵی 2013 بۆ 14 لە سەردەمی مالکی بودجەی هەرێم بڕا ئەمانە کۆمەڵە کۆکار بوون بۆ ئەو ئەم پرۆژەیە نەوەسێت تۆ هەر پرۆژەیە کاتە بواری جێبەجێکردن ناتوانانی لە لایەکە و پارەی بۆ دابینکەیت ئەمە وای کرد هاتە بواری جێبەجێکردن ئەم ساڵ پرۆژەکە هاتوتەوە بواری جێبەجێکردن ناتوانانی تۆ داوا لە کۆمپانیا بکەی پارە بۆ بودجەیەک تەرخانکەن کە حکوومەت مەبەستێتی بیکە ئەمەش بەڕاستی دابینکردنی 114 ملیاردی دینار بودجەیەکە لە هیچ کۆمپانیاک ناچێتە ژێرباری ئەوان ئامادەن بۆ نمونە داناغاز و کرسم پترۆلێم ماوەی 2 ساڵ توانیان 2 میلیۆن لیتر لە هاویندا بۆ ئێمە بکڕن وە زۆر پرۆژەی تری لە بواری پەروەردە لە بواری تەندروستی لە بواری ڕێگاوبان هەتا مامۆستان بۆ قادرکەرم گرتووە و هاوکاری برانی جوتیارەکان دەکەن لە پرۆژەی ئاوا لە پرۆژەی کارەبا هاوکارمانن بەڵام بۆ پرۆژەیەکی وا 114 ملیارد دیناری بەڕاستی هیچ کۆمپانیاک نات تەواوکەری کارەکانی حکوومەت بێ ئەمە
قانونی کۆمپانیاکان ڕێنادا و حکوومەتی هەرێمیش کوردستانیش ناچێتە ژێرباری ئەوەی کە پرۆژەیەکی چارەنووسی ئاوا تەسلیم بە کۆمپانیاکە ئایا کۆمپانیاکە لە نیوە بەجێدی هەڵەیە بە کۆتا ناگا. باشە کا حاکمەگەر باسێک لە ئێستا بکەین ئێستا هەوڵاتیان نوێت چەند ڕۆژارێک ئاویان بۆ بەردەدرێتەوە ئاویان پێدەگا لێرە و لێ لەندە شوێن دەڵێن ینی 10 ڕۆژ 12 ڕۆژ بەنی گەشتووە بەوەی 12 ڕۆژ و 13 ڕۆژوانە هاوڵاتیان بیاو بن. هەواڵەکە ناخۆشە بەڵام من هەمیشە زۆر ڕازگۆم لەگەڵ ڕاگەاندن و بە تایبەتی لەوانەی کە قسە لەسەر چەمچەماڵ دەکەن ئەوەی قسەی سەربی لەسەر کات من لاەنە باشی و ئیجابیەکانی ئێجگار زۆرە کە ئەوەم قوبوڵ نەکردو بە هیچ شێوەیەک و ئەگەریش بیانەوێت شتێکی ناڕاست بڵێن من ڕاستیەکە دەڵم بەڵێ ئەم شەو کاتژمێر 11 و 40 دقەی شەو ئاگدار کرامەوە کە گەڕەکی 48ەکان بە تایبەت نزیک مزگەوتی خەدیجە کوبڕا بوو بە 12 ڕۆژ بەداخەوە دەڵێم هەواڵێکی ناخۆشە لە گەڕەکی ئاسوودا بوو بە 12 ڕۆژ لە ناحێ شۆڕش بە هەمان شێوە لە گەڕەکی ڕاپەڕینی دوو بە هەمان شێوە گەیشتە 10 ڕۆژ بۆیە لێرەوە کاگرانکۆ بەڕێزەوە ئەگەر بە زەیەوە بێت ئەگەر بە حرمەتەوە بێت من داوا لە ئاوی دەوروبەر و لە ئاوی سلێمانی دەکەم ئەم هاوینێژ وەکو هاوی ساڵەکانی تر هاوکارمان بن بڕواتان بێ خەڵکی بەڕێز و خۆشەویستی چەمچەماڵ زۆر بێ ئاون و ئەوا بڕوا دەگەینە 15 ڕۆژ لێرەوە داوا لە بەرپرسان دەکەم بە تایبەتی پارێزگای سلێمانی دوو دانە ساڵە داوای لێ دەکەم لە بەڕێز پارێزگار لیژنەیەک پێک بێنێ بۆ سەرپەرشتیکردنی هێڵی دوی دوکان و ئەوە هێڵانەی کە لە دوکانەوە دێ بۆ سلێمانی نوێنەری چەمچەماڵی تێدا بێت بۆ ئەوی هەست بەوە نەکەین غەدرمان لێ دەکرێت بۆ ئەوەی هەست بەوە نەکەین چۆن دەڵی پەراوێز دەخرین ئێمەش پێویستیمان بە ئاوی خواردنەوەیە وەکو هەموو شارەکان لە کەمی کەم لە زۆری زۆر دەست خۆش بێ کاک حاکم من ینی دەزام دوور و نزیک ئاگداری پرۆژەکە مەوڵەکانیەوەشم گرفتەکە لەسەر ئاسی ئیدارەی شارەکە نییە گرفتەکە ینی دیارە کێشەکە دەزانرێت کە چارەسەرەکان چییە بەڵام ئەوەیە هەنگاونان بۆ چارەسەرەکان سستی تێدا هەموو دەزانن بەڕێزت هەوڵێکی زۆر جدی دەدەیت لە پرۆژیاوی گۆپتەپە چەمچەماڵ و بۆ کێشە کاتیەکانیش کە بۆ چارەسەری ئاو هەیە لەوێ ینی خەڵکیش ئەمە دەبینێ دەزانێ ئەوەی لەسەر شانت بۆ کردوتە بەڵام دەیانوێ هەر بەردەوام بی هەر جدیتر بی و جدیشی ینی شایەدی ئەوت بۆ دەدەین کاک حاکم ینی ئێستا ئاماژەت بەوە کردوتە دەگەروا بڕوا دەگاتە ڕەنگە 15 ڕۆژیش ئەمە لە هەموو گەڕەکەکان ڕوودەدا یان لە چەند گەڕێکێکا زیاتر ئەمە ڕوودەدا ئەمان دەمەوێت هەواڵەکە دڵخۆش بێت لە هەموو گەڕەکەکان نییە بە تایبەتی لەو گەڕەکانی کە دەکەونە سەر حوزەکەی بانمەقان چکە ئێمە دوو ئیتیجاه ئاو وەرگتنمان هەیە هەندێکیان لە بۆڕی ئەرزی وەردەگرن ئەمە شکر بخوا تا ئێستا لە 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ ئاو وەردەگرن بەڵام ئەو بۆڕی ئەو گەڕەکانەی بە تایبەتی بەشێکی چەرمۆسیتی لە ناحێ شۆڕژوە هەروەها ئەو گەڕەکانەی 48ەکانە و هەر ڕاپەڕینەوە گەڕەکی ئاسوودەیە کە بە ئەنفالەکان ناسراوە ئەو گەڕەکە گەورانن کە لە حوزی بانمەقان ئاو وەردەگرن پێویستە سلێمانی ئاومان بداتێت تا حوزەکە پڕ دەبێت لە حوزەکەەوە ئاویان بدەینەوە بۆیە ناتوانین ڕاستەوخۆ بەهۆی بیرەکانەوە لە ئەرزیەکان وەرگن بۆیە ئەمە ئەو وا پێویستیشە هەواڵە دڵخۆشەکە بڵێم هەموو گەڕەکەکان نین بەشێک لەو گەڕەکانن کە دەکەونە سەر حوزی ئاوی بانمەقان کاگەڕان کۆشتێککەش دەمێت بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان وە جەنابیشت بزانی لیژنەیەکمان پێکهێناوە لە هیچ کەسێک وشەی لە هیچ کەسێک مطلقە قوبوڵ ناکرێت زیادەڕۆی بکاتە سەر بۆڕی ڕئیسی دوکان بازیان چەمچەماڵ کە زیادەڕۆی بکاتە سەر چووکە لە زەختی ئاوەکە کەم دەکاتەوە ناهێڵێ ئاو بگاتە بانمەقان لێرەوە داوا لەو هاوڵاتیانە دەکەم کە نیەتیان هەیە کە ڕان کێشاوە کە پێیان وایە لێخۆشببوونە و چاوپۆشی لیان دەکەین دڵنیا بن چاوپۆشیان لێ ناکەین خۆیان بێنە ئاگادارمانکەن ئەمە داوایە لە ڕێگەی کورساتەوە مەمنونیان دەبم خوان بێن ئەگەر نا وەکو 160 ماڵەکەی پار هەر هەموو دەبڕدرێن و دەدرێن بە دادگا ئەوانەی کە بە شێوازی نایاسایی بەڵێن ئاویان ڕاکێشتووە لەو بۆریە سەرەکیە
هەڵمەتیان بۆ دەست پێ بە نایاسایەکەش لابەرین بڵێن زیادە ڕۆ بڵێن زیادە ڕۆ چونکە زیادە ڕۆی دەکەنە سەر مافی گشتی مافی ئەوان نییە بە هیچ شێوێک ئاو بە زیادە ڕۆی ڕابکێشن ئەگەر خۆیان نێن ئێوە هەڵمەتی بەردەوامتانێ بۆ بە دوواداچوون بۆ ئەوە بە سوپاسەوە بۆ هێزە ئەمنیەکان بە تایبەتی برانی ئاسایش پۆلیسی شارەوانی پۆلیسی محەلی وە سوپاسی هاوڵاتیان ژەکەینەوە کە خۆیان ئاگدارمان دەکەنەوە بەڵێ دەستمان پێکردو و بەردەوامیش دەبین لە بڕینیان کاک حاکم سپاس دەکەم ئەمەسمان نەماوە گرفتەکەمان خستە ڕوو بەڵام دڵنیام هەمیشا وڵاتیان ئەمە دەڵێنەوە هەر بە دەرکەوتنی تۆ دەڵێن کێشەیە وکەی چارەسەرە بێ بۆ بە دوایدا ینی دەمەوێت پەیامێک ئاراستی دانیشتوانی سنوورانە بکەی کە بێخەم نیت لەوە کە جددیت کە بەردەوام بە دوای ئەم گرفتەوەن کێشەی ئاوی خواردنەوە خەمی سەرەکی یەک بەیەکی چەمچەماڵە وەسپاس بۆ لایەنە سیاسیەکان وەسپاس بۆ هەموو بەرپرسانی ئەمنی کە لە خەمدان چونکە بەڕاستی کێشەی ئاوی خواردنەوە کاریگەری دەبێت بۆ سەر لایەنە ئەمنیەکەش بە ئێمە حاڵەتی کۆمەڵاتیمان هەیە لەسەر ئاو شەڕ بووە و حاڵەتی تاوانمان بینیوە لەسەر نەبوونی ئاو ڕووی داوە و جاری وایە هاوڵاتەکەت ناچارە دەنگ بەرزکاتەوە بەسەر میراوێکە بەسەر لە پرسا و فەرمانگەی ئاوەکە حتا لە دیوانی قایمقامێت کابرا لەبێ ئاوی ناچار بووە دەنگ بەرزکاتەوە ئێمە هەز بە معاناتیان دەکەین یەک دڵنیایی دەدەین بەڵێنی ئەوە دەدەین لە خۆیان دڵسۆستر بۆ بە دوواداچوونی یەک لتر ئاو ئەگەر لە هەر شوێنێک زانیان بۆڕێک شکا قفڵک تێکچوو ئاگادارمانکەنەوە و لە شوێنێکیش دەمێ ئەوەش بڵێم کاگەڕانکۆ زانیان نەعەدالەتی لە نێوان گەڕەکەی بۆ گەڕەکەی تریشە ئەوەش ئاگادارمانکەنەوە دوجار ڕووی دەمەم لە بەڕێوبەری ئاوی سلێمانی و پارێزگای سلێمانی و هەروەها ئاوی دەوروبەری سلێمانی وەکو چۆن پار و پێرار هاوکارمان بوون بە پێدانی ئاو ئێمە کاگەڕانکۆ دووبارەی دەکەمەوە لە 24 کاتژمێردا پێویستیمان بە 6,000 متر سێجا ئاو هەیە چونکە 43,000 ئیشتراکمان هەیە بە چەمچەماڵ و شۆڕش و تەکیە 43,000 ئیشتراک هاوبەشی کارەبایە ئەمانە پارە دەدەن ئەمانە مەسئولیەتی ئەخلاقی لەسەر شانی ئێمە ئاویان بۆ دابینکەین بۆیە بەپەلە حسە ئاوی سلێمانیمان بۆ زیاد بکرێت ناکرێت بە ڕۆژانە 25,000مان بۆ بنێرن لانی کەم دەبێ 35,000مان بۆ بنێرن بۆی ئێمە لە 5 ڕۆژ تێنەپەڕێ زۆر بەڕێز کاک حاکم ڕەمەک ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ خستنە ڕووی زانیاریەکان لەبارەی پرۆژەی ئاوی گفتەپە چەمچەماڵی شۆ کە بەکوێ گەشتووە خۆشەویستان بەردەوامین پشوێکی کورت و دێنەوە خزمەتتان